سڵاتان لەبێ بنێرانی زاری کرمانجی هەڵبەتە دوای ماوەی هەفتەیەک زیاترە لە دۆخی کەرکووک بە شێوەیەکی ناتەواو گرشی تێکەوتووە هەڵبەتە لە دوو ڕۆژی ڕابردوو چەند کوردێک شەهید بوون لەم گرژیانەدا. دۆخی کەرکووک بە چ ئاراستەیەک دەڕوات و هاوکات ئەو بڕیارەیە دادگای فیدرالی عێراق لەسەرکردنەوەی بارەگای پارتی لە کەرکووک بڕیاری داوە. دوێنێ شەو خوێندنەوەی ئەم بڕیارە دەمانەوەی گفتوگۆی زیاتر لەگەڵ چاودێرێکی سیاسی بکەین. کاک ئیدریس سەبری چاودێری سیاسی لەگەڵما. کاک ئیدریس سوپاس گەربێتێرە. کاک ئیدریس سوپاس بۆم دەرفەتە سەرەتامەوێ لەوە دەست پێ بکەم کردنەوەی تەواوی بارەگاکانی دیکە لە کەرکووک ئاسایی تەنها بارەگای پارتی نەبێت. خوێندنەوەی تۆ چییە بۆ؟ زۆر سپاس لۆ دەرفەتەی بنای خۆی گەورە مهرەبان. ئەکید مانعبوون لە سەکردنەوەی بارگای تەنها پارتی وەکو حزبی یەکەمی کوردستانی عێراقی ماناو مەدولێکی خۆی جودا هەیە. یەک لەوانە حقەت ئەمە ئەزانین انتخاباتمان لە پێشە، انتخاباتی پارێزگەکان لە عێراق لە مانجی 12 یەک لە شتەکان ئەوەیە کە گەورەی پارتی ئەبینن. ئەو خەڵکانی کە مانعی ئەوەینە کە پارتی بارگای لە کەرکووک بکاتەوە ترسا لە هەڵبژاردن، ترسە لەوەی کە پارتی جمهورێکی باشی هەیە، بەتایبەتی ئەو جمهورە کە کارێک دروست بوو کە هێشتا ئەمە ئەزانین خەڵکێکی بە وجدان هەیە، خەڵک ئەزانی کە کوردایەتی لە چێە، خەڵکێکی وشار هەیە کە ئەزانی کام حزب و کام حزب پارتای کوردایەتیەکە و کام حزبیش خۆی بچووکە کاتەوە لە پێناو هەندێک بەرژەوەندی بچووک لۆی کە هەندێک دەنگدەری خۆی کە واقعات پێ بکە نەما ئەوان لە کەرکووچێ هەموو خاوەن قدرەتن بەڵام ئەساسەوانیە ترسە بە کوڕیان ترس لە بوونی پارتیە گەنا پارتی حزبی یەکەمە حزبێکی سیاسی حزبێکی مجازە هیچ معقولەیەکی دانیە کە تەنها پارتی لەوێ مانع بکرێ. بەشێک لەلایەنە کوردیەکان لە کەرکووک لە بەردەم چاوی ئەوانەوە کە کورد دەچەوسێنرێتەوە لەوێ لە بێدەنگن لە هەمان کاتدا بۆکردنەوەی بارەگای پارتی لە کەرکووک هیچ جودێکیان نیە، جوهدێکیان نییە. ئەوەی کە پارتی لە حزبەکان دیکە جودا ئەکاتەوە بزەبت ئەو مۆزوعایە. ئەو یەکەمین جاریش نییە، یەکەمین جار نییە. ئەمە هەمیشە وتمان پارتی لە شوێنە چی بیت یعنی کوردایەتی لەوەیە، ئازادی لەوەیە، دیموکراسی لەوەیە. ئەمە ئەزانین جگە لە پارتی هەموو حزبەکانی کوردستانی لەوێنە بەڵام وجودیان بەود نییە. ئەمە ئەزانین لە نەورۆزەکان ئەگەین لەیەکە لە ئیجازی چەند سعاتێک لۆی حەفلەیەکی بکەن ئیجازە لە سەرانی حکوومەت وەرەگیری. ئاڵای کوردستان تا ئێستا ئازاد نییە. خودی برپرسانی حزبەکان لە خۆیان بە ئازادی ناگەڕێن، بەڵام بوونی پارتی ینی ئازادی. ئەوە جیاوازە گەورەکەی پارتیە، ئەو گەورەی پارتیە لەوەی نیشاندرێت کە پارتی چەندە گەورەیە. دوای دۆخی بڵێم 16 ئۆکتۆبر دۆخی کەرکووک بە ئاقارێکی خراپدا ڕۆشتووە. گەڕانەوەی هێزی پارتی، گەڕانەوەی هەژمونی پارتی بۆ کەرکووک پێتان وایە دۆخەکە چارەسەر دەبێت؟ ئەکید پارتی بە شوقڵایی خۆی ئەگەڕێتەوە وەکو حزبەی هاکەزاینە. نەگەڕانەوەشی و تاخیربوونیشی لەسەر ئەوە نییە کە تەنها بارەگا نە، پارتی کە ئەوێ بگەڕێتەوە پارتی بە شوقڵەوە ئەگەڕێتەوە، بە بەرنامەکانی خۆی ئەگەڕێتەوە، لەو خزمەت ئەگەڕێتەوە، لەوەی ئەگەڕێتەوە کە کورد نەچەسێنرێتەوە، لەوەی ئەگەڕێتەوە کە فعلەن هەیبەتی کورد و شکۆی کورد و تاچی کوردی پارێزرایی بی ئێستا کە زوڵمی لێکرێ. من بەمعنای کەلیماسەکەم ئێستا کورد لە کەرکووک ئازاد نییە، بەڵام بەگەڕانەوەی پارتی ئەکید پارتی هەژمونێکی باشی هەیە، قدرەتی پارتی گەورەی پارتی ئەو ڕێبازە واکات تاچی کوردی لە کەرکووک ئازاد بیت. باسی ئازاد نەبوونی کوردت کرد لە کەرکووک، پێت وایە یەکنەگرتنی لایەنەکان و بەراوێزبوونی لایەنەکانی کوردی لە ناوچەکە وای کردووە؟ بە درێژایی مێژوو کۆمەڵێک نمونەوان هەیە هەر کاتە کورد یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک دەست بوو بیت بەرهەمەش باشی هەبووە، ئامانجی باشی بەدەستهێنایە، ئامانجەکانشی پارێزراو بووینە. لەو کاتانەش کە کورد پەرتەوازە بووە، خطابی سیاسی یەک نەبووە، ئەکید ئەو ئەمن زمانەی ئەو ئامانجەی هەمان بووە ئەویشان مهددن. لێ ئەو ڕۆژی ئەوەیە کە فعلەن هەموو کوردەکان هەموو تاچی کوردی هەموو حزبەکانیش هەموو خطابی سیاسی یەکگرتوو بێت، چونکە ئەمە کۆمەڵێک ئەگەری کراوەمان لە پێشە بە ئەگەری زۆر گەورەشەوە. شەرتی هەموو ئەو ئەگەرانە لە ساڵحی کورد بن یان دژی کورد بن، هەردوو حاڵەت لە ئالادایە. ئەگەر کورد یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک خطابی سیاسی بی ئەکید ئەو گۆڕانکاریانی ئایندە لە ساڵحی کورد ئەشتێنەوە. دوام پرسیارم ئەو بێت، شەوی ڕابردوو دادگای فیدرالی عێراق بڕیاریدا بە ڕادەستکردنەوەی بارەگای پارتی لە کەرکووک. پێتان وایە ئەم بڕیارە بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا بڕیارە هیچ مەفهومێکی سیاسی لە پشتە یاخود
نا ئەگەر پێشتریش لێرە و لەوێ خەڵکانێک و ئێمەش لەگەدابی باسی ئەوان کردبی کە دادگای فدرالی داد بە سیاسی کراوە احتیمال هەبوو هەندێک خەڵک پێمان بڵێن لەوانوانە بیت بەڵام ئەو بڕیاری دوێنێ صرف ئیسپاتی ئەوەی کرد کە ئەو دادگایە 100% بە سیاسی کراوە 100% بە سیاسی کراوە ئەگەنا لە خلالی چەند سعاتێک شەکوایەکەی عاصف و بڕیارەکە پێکەوە دەرچوون ئەم ئازاین دادگا کۆمەڵک حاکم لەوێ دانیشێن لە پرسەکان ئەپرسنەوە هەندیکەی چی هەیە پێشتری چ بووە سابقە تاریخەکەی چ بووە هەموو ئەوانیان بازدا لە خلای چەند سعاتێک هەم عریزەکەیان شەکواکان وەرگرت و بڕیاریش لەسەدا لەوەی سیاست عنی چانی وەکی جنابی سەرۆکی حکوومەت فەرمووی جگە لە گاڵتزاری هیچ کە نییە